خەیاڵت ئاورێ بوو کەوتە سینە، هەناسەم ئیسە بۆیە ئاورینە. وتم تۆبی خوددا ڕاستی بڵێ پێم، بەناحەق کوشتنی عاشق چ دینە؟ وتی بێدەنگ بە ئەی بێدڵ مەناڵە، خەڵاتی ئێوە واوەی لایە شینە. مەسووتێنە وتم ئەی شەم سەراپام، وتی ئەحواڵی پەروانە ببینە. مەپرسە چۆن دڵ بۆ دیتنی ڕوت، بە گیانت گیانە نەزدیکی فڕینە. ئەکەم داوای گوڵزاری وساڵت لە ڕۆحی پاکی سوڵتانی مەدینە. تەوەسل بۆ مەرامت زاری بەوکە، کە هەر ئەو ڕەحمەت العالەمینە. دەم خۆش هەندەخان. زۆر سپاس. بینەرانی خۆشەویستی بەرنامەی قەلەندەرخانە، سڵاوی کەناڵی کوردستان 24تان لێبێت. فەرموون لەگەڵ ئەڵلقەیەک و بەرنمەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم خەندەخان. بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە لێدوان لەسەر ژیان و شیعرەکانی یەکێک لە شاعیرانی ڕۆژهەڵات، شاعیرانی شاری سەقزی خۆشەویست، کە ئەویش مەلا عەبدولکەریمی سایبە ناسراوە بەزاری. بۆ لێدوان لەسەر ژیان و شیعرەکانی شاعیری گەورە زاری، کە یەکێکە لەو شاعیرانی بەڕاستی شایانی ئەوەیە توێژینەوە و خوێندنەوەی زیاتری لەسەر بکرێت لەلایەن ڕەخنەگران و نووسەران و توێژەرەوان. بۆ لێدوان لەسەر شیعرەکانی و ژیانی برای بەڕێز کاکە فەرهەنگ قەرەنی میوانی بەرنامەکەمانە. بەخێر هاتی کاکە فەرهەنگ. زۆر سپاس بۆ جەنابتان بۆ دەکەم. هەروەها برای ئازیز کاکە ڕوان عەدنان جەمال بە ئامێری عود بەشدارە لە بەرنامەکەمانە. کاکە ڕوان بەخێر هاتیت. بەخێر بێ کاک ڕوانکە. هەر وەک نەریتی بەرنامەکەمان بێگومان هەر لەس لەبەر ئەوەی کە زاریش وەکو شاعیرێک زۆر ناوبانگی نییە و زۆر نەناسراوە لە ناو ئەدەبیاتی کوردیە، هەرچەندە بەرهەمێکی زۆر و شعرێکی زۆر و بەپێزی هەیە لە ناو ئەدەبی کوردیە. حەزەکەین کورتەیەک لە ژیانی زاری بۆ ئێمە بۆ بینەران باس بکەیت. بەڵێ، بەناوی خوای گەورە و میهرەبان، سپاس بۆ ستافی بەرنامەی قەلەندەرخانە. بەڕاستی جێگەی دەستخۆشیە. سپاس بۆ ماندووبوونتان، ئەرکتان هەیە. زاری یەکێکە لە شاعیرە زۆر بەرز و زۆر جوان نووسەکانی ئەدەبیاتی ئێمە وەکو کورد. ناوی خۆی زاری، ناوی خۆی مەلا عەبدولکەریمی سایبە، کوڕی مەلا فەقەی عەبدوڵڵایە. لە 1905 میلادی لەدایک بووە لە گوندی ئاڵکەڵووی سەر بە شاری سەقزی ڕۆژهەڵاتی نیشتیمان. هەر لە بنەماڵەکەیانەوە ئەهلی زراعەت و ئەهلی کشت و کاڵی و وەرزێری بوون، خەریکی ئەو ژیانە سادەیە بوون، ئەو ژیانە قەلەندەریانە بوون با بڵێن. دواتر خەریکی لەپاڵ ئەو ئیشانەی خۆشیان کە ڕۆژانە بەسەریان بردیە، خەریکی خوێندنی دراساتی ئاینی و دوور نەکەوتوتون لە مەلایەتی و ڕێچکەی عیرفان و ئەم بابەتە ئاینی و تەسەوفەیە. بۆیە زاریش وەکو هەر شاعیرێکی دیکە لە سەرەتا لە حوجرەی فەقێ و مزگەوت و لە فەقیهاتیەوە دەستی بە شێعر نووسین و خوێندنەوە کردەوە. کاریگەری شاعیرانی فارسی هەندێک تا ڕادێک بەسەر شێعرەکانی هەبووە. دیوانی حافزی شیرازیان خوێندووە و ئەو کتێبە بچکۆلانیان خوێندووە کە لە سەرەتای دەریت بۆ زەمانە هەموو گوڵستان و بۆستانی سەردیان ژۆکو ئەو شاعیرانە کاریگەری لێکردە لەسەر شێعرەکانی زاریش. بەڵێ کاک فەرهەنگیان، ژیانی تایبەتی شاعر چۆن ڕەنگانەوەی هەبووە لەسەر شێعرەکانی لە ناو بابەتی شێعرەکانیە؟ بەڵێ بێگومان ڕنگدانەوەی زۆر هەبووە لە ناو ژیانیوە. ئەو بە جۆرێک لە جۆرەکان ڕاستگۆ بووە لەگەڵ دیوانەکەی خۆی، لەگەڵ نووسینەکانی. لە ژیانیدا چۆن سەرمەسەری دیتیە و چۆن ناخۆشی و ئازار و هەر ناوەکەشی ئەمەش هەر لە شارەکانی ڕەنگی داوەتەوە لەسەر شعرەکانی و تەوزیفی ئەو حاڵەتە
زاهیدانەی هەبووە کە لە ناو شعرەکانیشیدا ڕەنجی دایتەوە کە لە ژیانی ئاسایشیدا هەبووە. بێگومان وەکو لە شعرێکی خۆیان کە بێگومان بە زمانی فارسی شعری نووسیوە ئەم کە پێی ئەڵێن نازناوی زاریت بۆ هەڵبژاردووە ئەم بە بەیتێکی فارسی وەڵامەیەتەوە ئەڵێ چنان ئاشفته بۆ زار و نەزارم کە بەر خود نامە زاری میگذارم یعنی دیارە ژیانم ئەوەنگە ناڕەحەت و ئەمەنگە بێزار بووم ڕنگدانەوە بۆ لەسەر نازناوی شعرێکەشی بەڵێ نازناوی شعرەکەشم زاری من مەبەستم وشەی زاریە زار لە زمانی کوردیە بێگومان چەند مانایەشی هەیە زار یعنی شیوەن و گریان زار یعنی دەم زار بە واتایەکی تریژ یعنی لاواز ینی هەروەکو ئەمە لەناو شعرەکەی نالیا لە چامەکە بینین ئەڵێ زارم هلال و نەحیفم وەکو خەیاڵ هەیە دەکەم و مەزار و بەدڵدا دەکەم خوتور هەڵبژاردننی ناوی زاری چەند کاریگەری ژیانی خۆی بووە تا ئەو نازناوە بڵێن پڕ خەم و مەینەتی هەڵبژێت. بێگومان هەموو زۆربەی شاعیرانی کورد ناوەکەشیان ڕنگدانەوەی شعرەکانیانەوە ئەو ناوەی کە هەڵی دەبژێرن دەیکەن بە نازناوی شعریان ڕنگدانەوەی ژیانیانەوە ڕنگدانەوەی وەکو باسم کرد ڕاستگۆیان نەبووە لەگەڵ شعرەکانی خۆی نەویستووە بە دیوێکی دیکە دووڕووی نیشاندا دوور لە ڕۆحی زاری ویستویەتی کە بە خەڵکی بڵێ من ناوم زاریە لەبەرەوەی کە ژیانیشم پڕ بۆ لە زار وە لاواز بوومەوە لاواز بە مانای ئەوەی کە بەمانە شعرەکانی بە مانای کەسایەتی نە بە معنە معنەویەکەیکە شاعیرێکی وا بەرز بووە بەڵام زۆر ناخۆشی بەسەر ژیانداتێت بۆ بە تایبەتیش بە دیاریکراوی لە پاش مردنی بابی و مامێکی لێ یەک کاتی دیاریکراودا هەتا لە خوێندنیش تۆزەدا دەبڕێ دوور دەکەوێتەوە بەهۆی مردنی ئەوانەوە ئەرکێکی کۆمەڵایەتی قورسی دەکەوێتە سەرشان و لە پاڵ ئەوانەشدا کە بابەتی سیاسیش کاریگەری هەبوو لەسەر ژیانی لێ نەگەڕایە کە بتوانێت زۆر سەفەر بکا بە ناو شارەکانی تر و گەشت بکوە سەرچاوی باشی کتێبی دەست بکەوی بەوەی ئەوەی کە ژیانی بەڕاستی زاری بووە زاریانە ژایەوە ژیانێکی ناخۆشی هەبووە. بەڵێ کاک فەرهەنگیان ئەگەر بینە سەر خەسڵەت و تایبەتمەندێتیەکانی شعری زاری ئەگەر بتوانی تیشکێکیش بخیتە سەر ئەو بابەتە بۆمان. خەسڵەت و تایبەتمەندەکانی شعری زاری ئەگەر با بڵێن زاری بەچی جیا دەکرێتەوە لە شاعیرانی هاوتەمەنی خۆیان شاعیرانی بەگشتەکەی بابەتی کلاسیک و شعری کلاسیک زاری زۆر جوان توانیوێتی تەوزیفی ئەو حاڵەتە بکە کە ئەو مەخلوق و ئەو بابەتەن بێجیانانە بهێنێتە قسەیان کتابیان لەگەڵ ئەوانە بێ و بە دیاریکراویش کاتێک ئەگەر دەرفەت هەبی بمبورە ئەو شعرە بخوێنمەوە بێگومان ئەگەر کاکڕوان هاوکارمان بێ بمبورن جنابتان لە شعر خوێنەوە وەستایەکی زۆر بەتوانێت خۆش بێوەش ڕۆژێک بە ڕێیەکدا دەڕوا کلااوەکەی دیارە زۆر پەرپوت و دڕا و نالەبار بۆ پێویستی پێ نەبووە کلااوەکەی لەسەر دەکاتەوە فڕێ دەدا هەر خۆی زاری پاژماوەیەک بە ڕێگاکەدا دەڕوات و کلااوەکەی خۆ دیسان دەبینێتەوە کلااوەکە هەڵدەگرێتەوە قسە لەگەڵ ئەو کلااوە دەکا ئەوە خەسڵەتێکی زۆر تایبەتیش کەم شاعیرەیە کە بتوانانی لەگەڵ بێجانەکان قسە بکە و ئەوانە ڕۆحیان بەبەردا بکاتەوە دووبارە دیسانەکە بیان خاتەوە چوارچێوەی دەقێکی ئەدەبیەوە ئەمە ستاتیکایە بەڕاستی ئەمە جوانی ناسیەکە جوانی ناسی ڕۆحێکی سۆفیزمیشە لە هەمان بەڵێ بێگومان وەڵێ جگەرەوە شێستا دەستمە سەر شعرەکەی کە کلااو باسی کلااوەکە توانیوێتی زۆر بە جوانی باسی بایەکان بکات جۆرەکانی با لە زمانی کوردی ئەمە بای نەسیمە شنە بایە بای شەماڵە بای وادەیە بەڵێ ئەو هەموو بایەکە لە زمانی کوردیدا هەیە زاری بەهۆی سروشتی و هەڵکەوتەی جۆغرافیەکە کە لە سروشتی لادێنشین بووە و کەمتر تێکە لە شارستان شار بووە ئاشنای هەموو بایەکان بووە زۆربەی بایەکانشی لە ناو شعرەکانی خۆی جێ کردیتەوە یعنی هەر کاتێک باسی بایەک دەکات مەبەستێکی دیاریکراوی خۆی هەیە شعرەکەی زۆر جوان ڕازاندێتەوە یعنی دەتوانم بڵێم کلیلی دیوانەکەی زاری بریتە لە با هەر شاعیرەکە و کلیلێکی تایبەت بەخۆی هەیە کلیلی شعرەکانی زۆربەی شعرەکانی زاری باە بچینەوە سەر مۆزوعی ئەوەی کە بێجانەکەی کە بە پێمان خۆشە پێشکەشمان بڵێ هەتاکو و تازە بوو تازی سرم بوو بە پیری دیم خاچی مەعبەرم بوو وتم ئەی دافعی گەرمی و سەردی سرم بۆ تاقەتت لێما بەسەر چوو وتی ئەی زاری ئاگابە و بزانە وهایە حاڵ ئەگەر جوانی بەسەر چوو
پێمان دەڵێ ئەگەر کاتێککە جوانە و لە سەرمە و بەرگریم لێ دەکات لە ساردی و گەرمەکو تازی سرم وایە بەڵام ڕۆژێک لە ڕۆژان کە جوانەکەی نەما ئیدی فرە دەدرێم سنەتی حیاتی شەر وایە ئەم سنەتی حیات و کۆی گشتی ژیانەی کۆ کردوتەوە لەم چەند دێرە شعرێکە باسی کڵاوکەی و نەمانی جوانی و بەسەرچوونی جوانی دەکات وابزانام کاتیەوە هاتووە کاکڕوان و کاک حەمید شعرێکی ترمان پێشکەش بکەن بە هاوکاری کاکڕوان. تا لە بەرچاوی مەقامت سەرگلێنەی چاومە گەر لە بەرچاوم نەبی جێگەت دڵی فەوتاومە گەردی ئاهم بۆ ئەوەی نەگرێت دامانی کەوات ئاو پاشی ڕێ وەزیفەی چاوی پڕخێناومە وا مەزانە خادمێکی غایبم هەرجێ ئەچی سایەبانی سەروی قەدت ڕۆحی لێ قەوماومە دوێ لە باغا تووشی گوڵ بووم وتی چۆنی وتم بولبولی تۆمات سۆزی خاتری شێواومە پێی وتم بۆ وا سەرت خۆڵاویە دڵبەر وتم وەی لە دووری شەمعی ڕوخسارت قوڕە پێواومە لەم بیابانی فراق و شارە زووری هیجرەدا ڕؤیەتی بەرقی جەماڵت شەربەت و بەفراومە زاری شێوا بوو وەلێ هۆشیارە ئێستاکە گەلێ چونکە شەوقت هەمدەمی عەقڵی پەری لێداومە. دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە و خۆش کاکڕوانگیان مامۆستاگیان ئەم شعرە جوانەی شاعر کە کاک حەمید خوێنیەوە بۆمان دەرەخا کە خاوەنی قەڵەمێکی چەند ناسک و هەستیار بووە وەکەوەی کە کاک حەمیدیش ئاماژەی پێدا لە سەرەتای بەرنامەیە بەداخەوە زاری ئەو خەڵک بەو شێوەیە نایناسێ بە پێی جوانی شعرەکانی بەڕێزت هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێنیتەوە؟ بە بڕای من ئێمە وەکو ئەدەب دۆستان غەدرێکمان لە زاری کردێک کە نەمانتوانی هەرکەس لە شوێنی خۆی بە پێی پێویست لە خزمەت زاری بین و باسی بکەین و ئیش لەسەر لایەنە جوانیەکانی زاری بکەین وەکوەر شاعیرێکی دیکە وەزاری لە سەردەمی خۆشی بەهۆی ئەو هەموو ژیانە ناخۆشی کە باسمان کرد ژیانێکی زۆر ناخۆشی هەبووە نەیتوانیە بەوە ڕابگا فریای ئەوە بکەوێت کە شعرەکانی لە دەستگای چاپەکانی بڵاو بکاتەوە کە زاری لە ساڵی 1986 کۆچی دوای کرد ینی مێژوەکەی ئەوەندە دوور نییە یعنی کۆمەڵێ گرفتی هەبووە گرفتی کۆمەڵایەتی و گرفتی باریدارایی و گرفتی سیاسی نەیتوانێت بچێتە شارەکان و تێکەڵی شارستانیوانە ببێ بۆیە دەستیشی نەگەیشتووە بە چاپخانەکان و بە گۆڤارەکان لەو سەردەمەکە دەردەچون شعرەکانی خۆی لەوێت چاپ و بڵاو بکاتەوە بەڵێ بێگومان ئامانجی ئێمە لە بەرنامەی قەلەندەرخانەیە یەکێکە لە ئامانجە کارمان کە ئەو شاعیرانە بە بینەران بناسیێنین بە خوێنەران بناسیین ئەوەی کەوەکو من سەرنجم ماوە لەگەڵ ئەو ژیانە سەختە طبعا ئەو قۆناغەکانی خوێنن زۆر سەخت بۆ لە سەردەمی ئەوە زیاتر ئەمان لە حوجرە و ینی کەم کەس توانیوێتی بچێتە قوتابخانەی دەوڵەتی و لەو شوێنانە بخوێنێت بەڵام ئەو کەسەیری یەکەم شعرەکانی خوێنمەوە معریفەیەکی زۆر قوڵ لە پشت شعرەکانیەوە هەیە دوای ئەوە دیوانەکەی زۆر دەوڵەمەنە دوای ئەوە لە هەموو جۆرە دەرگاکانی شعری یاوەزاری یعنی ئەوەی کە من سەیرە بەلامە بۆیە ئێمە باسی ئەوەکەین کە غەزی لێکراوە سیرەکەی لەسەر هەموو جۆرە کێش و سەرواکان شعری نووسیوە هەموو جۆرەکانی هونەرەکانی ڕەوان بێژی بەکارهێناوە یعنی ئەوەی کە من تێبینی ئەەکەم زۆر عەوداڵی معریفە بووە بەڵام ئایا ئەم کەسە وەکو باس ئەکرێت گۆشە گیر بۆ خۆی ئەم گۆشە گیریە کاری نەبوو بۆ سەر ئەوەی کە زیاتر درەنگتر بناسرێت پێم وایە بەڵێ ئەم گۆشە گیری هۆکار بۆی بەڵام هۆکارێکی قازانجێکی پێگەیاندوە کە توانویتی بگەڕێتەوە ناو ناخی خۆی توانتو لە مێژوە جوانەکەی سەردەمی زێڕینی کلاسیک بەجێ بمینێ یعنی شارستانێت و مۆدێرنە ناشرینی نەکردیە شارەکانیشی هەر بە پاچی و بە سافی بە بێگەردی و هێشتۆتەوە وەکو ئەی وابی کە لە سەردەمی لەگەڵ نالی لە دانیشتنی شەوانە شعری نووسی بێ وەکو ئەی وابی کە لە کۆڕی عەرفانی مەحوی دانیشتێ و بەیەکەوە
غەزەلیان بەڵام کاریگەری شاعیرە کلاسیکەکانە بینی لەسەری بەڵێ ئەمە ڕەنگە کاریگەریەکە تەسیراتێک لەسەر ئەو بەهۆی هەڵکەوتە جوگرافیە بۆ نزیک بۆ لەو شاعیران هەڵکەوتە جوگرافی بۆ وەفایی لە ڕۆژهەڵاتی نیشتیمان بۆ و زۆر شاعری دیکەمان هەبووە بەتەسەوڕی من هەر ئەو لێک نزیکی بووە کەمیش دەرفەتی ئەوەی لەبوو هەبووە بتوانانی هاوڕێتی شاعیرانە بکە یعنی بۆ نمونە ئێستا هەیە من و هەژار ناویان هەمیشە بەیەکەوە دێ هەمیشە ناوی نالی و سالم بەیەکەوە دێ ئەوانە هاوڕێتیان هەبووە ئەم گۆشە گیرێکە جەنابەت فەرموود باست کرد یەکێک لە کاریگەریەکانیشی ئەوە بووە کە نەیتوانە ببێتە هاوڕێی شاعیرەکانی سەردەمی خۆی ئەوەی ئێمە ئەزانین لەو سەردەمانی ئەوانە بوارەکانی خوێن و توانەکانی خوێنی لەو سەردەما زۆر سەخت بووە تەنانەت ئەوانەشی کە خەڵکانێکی زۆر کەم توانیویانە لە قوتابخانەی نیزامی و لە حکومیە بخوێنن ئەوەی کە هەبوو سەرچاوەکان زیاتر حوجرەکان و خوێنی قورئان و بابەتە ئاینیەکان و شریعەت و خوێنی دیوانە شعریەکانی حافظ و سعدی و گەلێک بابەتی تر شاعیرانی کلاسیکی فارس و وەکو عەتار و مەولانە و ئەم بابەتانیان خوێنووە بەڵام ئەوەی من ملاحەزەیەکەم لە ناو شیعرەکانی زاریە ئەم پیاوە لەگەڵ ئەوەشە کە هەژار بووە بەڵام زۆر عەوداڵی معریفە و زانین بووە چکە بەڕاستی لە ناو دیوانەکەیە دەرئەکەوێت ئەم پیاوە شارەزاییەکی زۆر تەواوی لە هونەری ڕەوانبێژی لە بەحری کێشەکە لە بەحرەکان دیقەتی زۆر لە دانانی سەروای شعریدا لە قافیەکانە بەڵام بەداخەوە ئەمەش یعنی ئەوەی سەیرە بەلامەوە وەکو باس ئەکرێ کەسێکی گۆشەگیر بووە بۆیە ئەم شعرانە نەگەشتوتە لای خەڵکو تا ئیسا ئەم دیوانە دەوڵەمەنە کەم کەس شارەزایی هەیە لەبارەیەوە بەڵێ خۆی ئەم گۆشەگیریە لەسەرێکەوە قازانجی بە شعرەکانی زاری گەیاندیە بۆ لەبەرەوەی کە توانیوەتی بگەڕێتەوە ناوناخی خۆی وە بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ خۆی و لەگەڵ شعرەکانی خۆی قسە بکە و سەردەمی مۆدێرنە و شارستانێت و هاچکە زاری لە بیرمانە چێکە لە ساڵی 1982 کۆچی دوایی کردی ینی مێژۆکەی ئەوەندە دوور و درێژن ئەوەندە کۆن نییە کەوا بوو ئەم گۆشەگیریە قازانجی خۆشی هەبووە بە دیوێک لە دیوەکان و تاکە سەرچاوەیەکیش کە پشتی پێبەست ڕەنگە بە خوێندنەوەی من کە لە پێشەکەش ئاماژە پێ دەکە بەو شێوازە نەبووە کە بتوانێت دەستی بگا بە گۆڤارە چاپکراوەکان و کتێبانێکە بتوانانی معریفی خۆی پێدەوڵەمەند بکە بە ئاسانی دەستی بکەوێت لەبەر باری کۆمەڵایەتی و باری سیاسی و کۆمەڵی گیر و گرفتی ژیانی تایبەتی ڕۆژانەی خۆی تاکە سەرچاوەیە کە پشتی پێبەست بریتی بۆ لە گوێگرتن لە بەرنامەیەکی ئەدەبی لە ڕادیۆ کرماشانی ئەوسا ئەم بەرنامە بەڵێ شکوڕای بابان و سوارە ئیلیخانی زادە پێشکەشیان کردیان بەڵێ ئەو بەرنامانە پێم وایە ناوی هەوارگەی دڵان بوو لە پێشا دوایی کاروانی هەڵبەست و گۆرانی ئیلیزاری لەو ڕێگەیەوە توانیەتی بەهرەمەند بێت لە بواری معریفەی ئەدەبی و ئەو وردەکاریانەی لە ناو ئەدەبی کلاسیکی کوردی هەیە لیانەوە فێر ببێەوە بە قەنەعەتی من هەر ئەو هۆکارش بە کە ئەوەندە دەوڵەمەندە دیوانەکەی دیارە ئێمە لە زۆر بەرنامەی قەلەندەرخانە باسی کاریگەری و ڕادیۆمان کردووە زۆر کاریگەری هەبووە بۆ زۆربەی شاعیرانی ئەو کاتە وەکو شەوچەرەیەک بووە کە گویان لێگرتووە و چێژیان لێبینیوە و تەقسێکی تری دروست کردەوە بۆ خەڵکەکە بۆ خەڵکانی ئەوێ بووە لەوێ کتێبی کوردی چاپ نەکراوە تا قەسەر چاوە کە شاعیرانی کوردی ڕۆژهەڵات شێعرەکانی خۆیان تیا بە خەڵک ناسانوە یان ئەو بەرنامەیە بووە یان گۆرانی بێژان هاتوون ئەم شێعرانە زۆر شاعیرمان هەیە هاوڕێیانە لەگەڵ یەکتری ژیان و تەمەنیان لێک نزیک بۆ نمونە هەیە من و هێدی هەمیشە ناویان بەیەکەوە دێ بۆ نمونە حەریق و سەید کاملی ئیمامی بۆ نمونە نالی و سالم زۆر شاعیرمان هەبە ئەو دوانە بەیەکەوە هەمیشە شعریان لەگەڵ یەکتر گۆڕیوەتەوە و دیوەخانەکانیان بەیەکەوە بەسەر بەدۆشەوانی دیوەخانەکان بەڵام زاری هەمیشە تەنیا بووە من پێم وایە یەکێک لە هۆکاری مانەوەی شعرەکانی کە ئاوا ماوەتەوە و زۆری ماوەتەوە ئەو تەنیایی خۆیەتی بەڵێ زۆر گرنگ پاراستوێتی پاراستنی بە شعرەکانی دایە و ڕازگۆ بووە لەگەڵ ئەو ژیانێکە هەیبووە بەڵێەوە زۆر کەس بەڵێن زۆر ئەو کەسانەی کە لە بواری هوەر و ئەدەبە کار دەکەن پێویستیان بۆ بەو تەنهاییە بۆی بچنەوە ناو خودی خۆیان و بتوانن بەروبوومێکی باش و بەهرەیەکی باش پیشان بدەن
بەڵێ ئێستا بە خەندەخان شعرێکمان بۆ بخوێنێتەوە بە هاوکاری کاکەڕوان. دەست و چاو خۆش بێ کاک ڕوانگیان فەرموون. لە شادی بێبەشم بێیار خاتر پڕ لە زوو خاوە، مەگەر بۆ حەسرەت و غوسە و خەفەت هاتۆمە دنیاوە. خدا ڕەحمێ نەکا نەمکا بە خاتر شاهی لەولاکی، دڵی بێچارە ئەم دەفعە نەجاتی قەتع لەمداوە. خدایە جوودی تۆیە ڕەهبەری دڵ بۆ تەمەنالێت، پەنای بۆ زاتی تۆ هێناوە ئەم دەردەی لەسەرلاوە. پەناگرتوو بە زاتی پاکی تۆ معلومە مەحفوظە، لە هەرچی باعیسی ئێش و بە شێوی قەلبی شەمزاوە. خدا بۆ خاتر ئیسم و سیفات و زاتی بێ هەمات، کە زاناتر لە ئیدراکی ئەوە سەرسامە داماوە. خدا بیکە بە خاتری حەزرەتی مەحموودی موختارت، لەبەر جلوەی جەماڵێ ئەو کە ئەم دنیا تەدانا. دەم خۆش هەندەخان. زۆر سپاس. کاک فەرهەنگ، بەڵێ دیارە طبعاً کە ئەڵێم ئەم کە ئەڵین باسی گۆشە گیریمان کرد، ئەم گۆشە گیریە بووە بەوەی کە معریفەیەکی زۆر کۆ بکاتەوە، یعنی حاڵەتی تەئەمل و ڕامان لەم کەسا هەبووە، حاڵەتێکی سۆفیزمیشە بووە کە ئەمە زۆری پێبەخشیوە پێشگە لە متابعەی خۆی. من وەکو مەسەلەن شعرێکیم خوێنەوە زۆر سەرنجی ڕاکێشام، شعری مەسنەوی پەروانە و قاقنەس و سەمەندەر. ئەم ناوانە قاقنەس و سەمەندەر و ئەم ناوی باڵندە ئەفسانەیانە کە ناویان هاتووە، ئەمانە لە منطقە تەیری فەریدەدینی عەتاری نەیشاپوریە ئەم ناوانە هاتووە باس کراوە. یعنی دیارە دیراسە و بەحسیشی هەبوو، بەڵام بە شێوەی خۆی جارێکی تر ئەمەی نووسیوێتەوە، نەک هاتبێت لاسایی فەریدەدینی عەتار بکاتەوە، بە شێوە زمانێکی تر نووسیوێتەوە ئەم شیعرە. هەوڵێکی تریشی کە خوێنومەتەوە وەرگێڕانی داستانی لەیل و مەجنوونی نیزامی کە پێم وایە چاپ نەکراوە، بەڵام وەرگێڕرا بەڵام چاپ نەکرا. ئەمە ئەوە ناگەیەنێ کە ئەو لە بوارە معریفیەکانە تەجاوزی ئەوەی کردو کە شعریش بنووسێت تری هەیە. ڕەنگە ئەو کتێبانەی لە بەردەستدا ببێ، بەڵام کە سەیری دیوانە دەوڵەمەندەکەی دەکەی وە سەیری ئەوەی دەکەی کە نەیتوانیە بەپێی پێویست دیوانی تر و کتێبی تر و معریفەی تری بەدەست بکەوێ، ئەمە بەڕاستی یعنی سەرسامیەکەی ئێمە بەزاری لەوەیدایە لە لادەیەکی دوورەدەستی شار چۆن بتانی ئەو بەرهەمە جوانانە پێشکەش بکەیت، چۆن بتانی کە ئەم باسی ئەم داستانە دەکەی کە کۆمەڵ هەر هەموو مەل و باڵندەکان لە ناو شعرەکە ناو داستانێکدا کۆگەکەت و دواتر زاری هاتوێتە خزاندیتێ ناو ئەدەبیاتی کوردی و لە ڕێگەی دیوانەکەی بە ئێمە ناستان بە شێوەیەشتر و بە ڕۆحیەتی بڵێ بەڵێ دیارە کاک فەرهەنگیان هەتاوەکو باسی شاعر بکەین کۆتایی پێنایە بێگومان تایبەتی زاری ئێمە مافێکی کەممان ناوەتێ، بەڵام ئێمە ئەمانوێت بە خەڵکی ڕابگەێنین کە شاعرێکی بەڕاستی ئاوا گەورەمان هەیە ئێستا نایناسی. بێگومان بەر لەوەی کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەی ئەمڕۆمان بێنین کە بە شعرێک کۆتایی پێدێت لەلایەن کاک حەمیدەوە، ئەمەوێ زۆر سپاسی میوانەکانم بکەم دووبارە. کاک فەرهەنگیان زۆر سپاس دووبارە بۆ ئامادەبوونت، زۆر سپاسی کاکڕوانەکەم خۆی و دەجوانەکەی بە خێربەی سەرچاو. بێگومان زۆر سپاسی کاک حەمیدی شەکەم تا بەرنامی داهاتوو هەر شاد و سەرکەوتوو بوو. وەرەمەی جێر دەورێ دەبەبادە، بەجامێ خەرمەنی دەردم بەبادە، بە چاوی تۆ لە گوڵزاری ژیانە، تەماشایەک ئەو ڕووتەم مرادە، فیدای ئەو ڕوومەتانت بم لەسەر ڕووت، بە پەنجەی ناز ئەو ڕوو پۆشەلادە، گرفتاری سیا ڕۆژیم بێڕوت،
لە تاریکی سیا ڕۆژیم لادا بڵێ ئەو هەورە با نەگرێ بەری ڕۆژ بە تاوی ئەو هەتاوەم سینە شادە نەخۆشی دەردی دووریتم دەوایە لە دیدارت بە دەردی بێ دەوادا بە خاڵ و گەردنی زەردت شکستێ بە نافەی مشکی چین و کارەبادا جیایی خۆبڕەی ڕیشێ حیاتم ژیانێکم بە جامێکی جیادە بە مەیلم خۆنە چەرخا چەرخزاری خودە بەم چەرخە سا بادی فەنادە